لەگەڵ سەر وەزیران دانیشتون لەگەڵ سەرۆکی پەرلەمان من باش ئێوە ڕەخنەتان هەیە لە شێوەی ئیدارەدانی هەرێم بەڵام بۆ خەڵکەکە لەگەڵ سزا دەدەن خەڵک بڵێکی خەڵکی بێزارە تووڕێە بەگلەییە ئێوە وەرنە خەندەقی خەڵکەوە موچەی خەڵک و کارمەندان و مامۆستایان و ئەوانە هەمووی بە موچە و مەعاشی خۆی پێ بگات زاتۆ بێنە بە جۆرێکی دیکە لەگەڵ ئەو بەرپرسانە لەگەڵ ئەو حکومڕانە مامەڵەوەکە کە دەیهێنێ هەڵبەتە ناشڵێم هەڵە و کەم و کوڕی هەمووی لە هەرێمە نا لە بەغداشەوە شت هەر هەیە لە حکوومەتی نێوەندیشەوە بەڵام نابێ و خەڵکە بپێکەوە سزا بدرێ و هەرێمی بەرپرسانی هەرێمیش نابێت چی دیکە تیرەکانی خۆن هەر ئاراستەی حکوومەتی نێوەندی بکەن بەبێ ئەوەی کە لە بەرامبەردا پابندیان هەبێت شوانیش وا دەڵێن آخر خۆت ئێوە دەبێت پابند بن خۆ دەبێ ئەوەی کە بەپی دەستور و بەپێ ڕێکەوتنەکان بنێردرێتەوە بۆ حکوومەتی نێوەندی دەبێ بینێرنەوە جا ئەو چاوەڕێی ئێمەش بکەن بەهەرحاڵ ئەو باسوخواسانە هەمووی هەر هەن بەڵام چۆن ئەوە دەکرێت لە ڕاستیدا دەبێت چی دیکە خەڵک بەخۆی ئەو بەرپرسانەوە سزا نەدرێ بەرپەرز وەک خۆی مامەڵەی لەگەڵدا بکە خەڵکی وەک خۆی مامەڵەی لەگەڵ